بە ناوی خی گەورە و میهرەبان خۆشەویستانی بەرنامەی ئەندازە جوانترین سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. زۆر خۆشحاڵە بم کە ئەمڕۆ لە بەرنامەی ئەندازەدا باسێک لە خانووی پلاستیکی و چاندن لە نێو خانووی پلاستیکی بکەین. ئایا سوود و زیانەکانی خانووی پلاستیکی چییە؟ و ئایا گرنگترین ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خانووی پلاستیکی دەبێتەوە بریتین لە چی؟ بینەرمان بن. سەرتا حەزەکەم باز لەو بکەم کە هۆکارەکانی کەشوهەوا کاریگەریی گەوران هەیە لەسەر گەشەکردنی ڕۆک و بڕی بەرهەمیان. لە کێڵگەی کراوەدا ئەم کەشوهەوایە زۆر جار نالەبارە، تایبەتی لە زستان و لە هاوینە کە لە هاوینە هەمومانەزانین پلەکانی گەرما بەرزە بێتەوە، جەو وشک ئەبێت، ڕادیشێ دابەزێ، تەپ و تۆز و فۆڵبارین و ئەم هۆکارانەمان هەیە کە کاریگەریی گەوران هەیە لەسەر دابەزاندنی بڕی بەرهەم لە یەکەی ڕوبەردا بە هەمان شێوە بەنسبەت زستانیشەوە کە پلەکانی گەرما لەلای ئێمە زۆر دابەزێ، زۆر جار چێتە حاڵەتی زۆخم و بەستن یاخود تەرزەی زۆر، بەفری زۆر و هەتا دوایی. طبعاً ئەم هۆکارانە وەکو پێشتیش باسم کرد کاریگەریی گەوران هەیە لەسەر دابەزاندنی بری بەرهەم لە یەکەی ڕوبەردا. ئەوەشمان بیر نەچێت کە ژماری دانیشتوان بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەی جیهانە ڕۆژ بەڕۆژ ڕوو لە زیادبوونە کە ژماری خەڵکیش زای کرد. طبعاً ئەمە لەسەر ئەساسی لەسەر حسابی چیە بێ؟ لەسەر حسابی مەساحەی زەویە کشتتوکاڵەکان نەبێت کە ئەم زەویە کشتتوکاڵانە زۆر جار ئێمە خۆشمان لە کوردستان ئەوە بەدی ئەەکەین کە بەکار ئێهێنرێت بۆ پرۆژەی نیشتەجێ بوون، بەکار ئێهێنرێت بکرێتە مۆڵ و باڵەخانەکان. کەواتە بۆی ئێمە ئاسایشی خۆراک بپارێزین پێویستە کات کە بڕی بەرهەممان لە یەکێکی ڕوبەری دیاریکراودا زیاد بکەین کە ئەمیش بەچی ئەبێت بە چەند هۆکارێکە بە یەکێک لە هۆکارەکان بریتە لە چاندن لە نێو یاخود بەهۆی کشتتوکاڵی داپۆشراوە یاخود چاندن لە ناو خانۆ داپۆشراوەکان. خانی داپۆشراویش بریتە لە هەیکەلێک ئێستا کە ئێمە لە نام خانووە پلاستیکیان ئەبینین کە هەیکەلێکە دروست کراوە. ئەم هەیکەلە زۆرینەی کات لە ئاستن دروست دەکرێت، بەڵام ئەو ئاستنەی کە بەکار ئێهێنێ بۆ دروستکردنی هەیکەلی خانوویەکی داپۆشرا و ئاستنێکی تایبەتە کە لە دەریشۆ لە بازای شەڕوای پێڵەن ئاستێکی گەڵڤەنایزە. بەڵێ ئەتوانین لە ئەلەمینێژ دروستکردن بە ئەوە تاوکەم لە گەڵڤەنایزە کە لەبەر ئەوەی شێکەوە بێتەوە عادەتەن لە ناو ئەم خانووە داپۆشراوانەیە ژەڵ ناکا و تەمەنی درێژە بێت. ئەمە یەکێکە لە مادەکان کە هەیکەلەکەی پێ دروستەکرێت. تاام ئەم هەیکەلێش بە دیزاینێک یاخود بە تەسمیمێکی هەندەسی دیاریکرا و دروست دەکرێت کە ئەو تەسمیمە ئەبێ بگونجێ لەگەڵ کەشوهەوای ناوچەکەیە. وەکو جەنابیشت باسی کرد ئەلەمینیۆمیش هەیە و حتا تەختەش هەیە، بەڵام زۆرترینیان ئاسن کە بەکارهێنێت چونکە تەمەنی درێژە و مقارنەتەن بە ئەلەمینیۆم سعری هەرزانترە. پاش دروستکردنی هەیکەلەکە بەو دیزاینە بە مادەیەکدا ئەپۆشرێت ئەبێ ئەو مادەیە شەرتێکی ئەساسی تا بێ ئەویش ئەوەیە کە ڕێگە بەهات نەژوورۆی تشکی خۆر بدات، چونکە دوجار ئێمە ڕۆکی تیاچێنین ئەو ڕۆکە پێویستی بە ڕووناکی هەیە بۆ کردداری ڕۆشنە پێکاتن. ئەو مادانی کە بەکارێن تاوکو ئێستا لە جیهانە بەکار هاتوون بۆ داپۆشینیان یەکێک لەوانە پلاستیک یاخود نایلۆن، مەسەلەن شوشە، فایبەر گلاس، مادی تریشەیە کە ناوی پۆلی کاربۆنیتە کە ئەم مادانە بەکارهاتون جیاوازیان هەیە لە بینی خۆیانە لە صیفاتی کیمیاوی، لە صیفاتی فیزیاوی، لە تەمەنیانە، لە ساریانە جیاوازیان هەیە. ئەگەر خانووەکە بە پلاستیک داپۆشات بێگومان و کاتە پێوتری خانووی پلاستیکی، وەگەر شوشە داپۆشتا پێوتری خانووی شوشەیی. ئەوانەی کە لە کوردستانە هەن زیاتر خانووی پلاستیکین و دیزاینەکەشیان بەم شێوەیە کە ئێستا ئێمە لەم خانوویە وەستاوین و ئەم بەرنامەیە پێشکەشەکەین. شکلی هەندەسیەکان ئاوا شکلی نیوە دایرەیە کە دایرەیەک یاخود بازنێک چەکێشیت و نیوەی وەرەگریت و بە پلاستیک داپۆشراوە. ئەو پلاستیکانش کە هەن هیانە تایبەتن بە خانووی پلاستیکی ئەوانن کە باشترینیان بۆ سلێمانی ئەوەیە کە ئەستوریەکەی نزیکی 200 مایکرۆن ببێ
و نسبەتی یوڤەکەی هەتا زیاتر بێ باشتر کە ئەمە مقاومەی بۆ تیشکی خۆر و لە ناوچوون زیاتر بێت. جا ئەم خانۆ پلاستیکی ئەم خانۆ داپۆشراوانە هەمانە بە شێوەی تاکە ئەم خانووی کە ئێستا تیا وەستاوین تاک دروست دەکرێ هۆشیانە چەند قەوسێکی هەیە لەسەرەوە و پەیوەستن بەیەکۆ کە پێوترێت مەڵتی سپان. لە لایەکی تریشەوە جیاوازی لە بینی ئەم خانۆ داپۆشراوانە هەیە لە ڕووی بەکارهێنانی تەکنۆلۆژیا تیانە هیانە زۆر سادەیە تەنها هەیکەل و داپۆشینە وەکو ئەم خانووی کە ئێستا تیاوەستاوین بەڵام خانووی تریشمان هەیە کە زیاتر ئەمە لە وڵاتە پێشکەوتوەکان مەسەلەن وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا بەکارهێنن تەکنۆلۆژیای تەواو تەکنۆلۆژیای سەردەمی تەواوی تا بەکارهێنن بۆ ئەوەی بە تەواوەتی سەیطرەکەن بەسەر ئەو کەشوهەوایی کە لە ناو خانۆکە هەیە و زڕوفێکی زۆر لەبار بۆ ڕۆکەکە دابین بکەن وەکو هۆکاری گەرمکردنەوە لە زستانە هۆکارەکانی فێنکردنەوە لە هاوینە هەواگۆڕکێ داگیرساندنی گوڵۆب سێبەر دروستکردن بە جۆری پێویستی ڕۆکەکە. ئەی لە ڕووی زەوێەوە ئایا هەموو زەوێک ئەگونجێت تۆ بەیتێکی پلاستیکی تا دروستکەیان بە پێی جۆری زەویەکان ئەگۆڕێت؟ لە کاتی دروستکردنی هەر خانوویەکی داپۆشراوەدا بە شێوەیەکی زانستی چەند خاڵەکەیە پێویستە مڕاعات بکرێ و بە نەزەری ئەعتیبار وەربگیرێ. یەکێ لەوانە اختیارکردنی شوێنە. باشترین شوێن کە اختیار بکرێت بۆ خانی پلاستیکی ئەبێ ئەم سفاتانی تابێ ئەم مەرجانی تابێ یەکەمیان ئەبێ ئەو شوێنە نزیک بێ لە شوێنی سەرفکردنی یاخود لە علوەوە یاخود لە شوێنی سەرفکردنی بەروبوومەکەەوە چونکە ئەگەر دوور بێت تۆ پارێکی زۆرت ئەوێ هەتاوەکو ئەو بەروبوومە نەقلەکەی بۆ شوێنی سەرفکردن زیاتر ئەکەوێت لەسەر جەدوای اقتصادی دابەزێت یاخود لەوانەیە کاریگەری هەبێ لەسەر تێکچوونی ئەو بەروبوومە. ئەو شوێنە ئەبێ خاکێکی بەپیتی هەبێ باشتر وایە شوێنێک هەڵبژێرین کە خاکێکی بەپیتی هەبێ باشتر وایە ئەو شوێنە ڕەشەبا کەم بیگرێتەوە چونکە یەکێ لە کێشەکانی کشتتوکاڵی داپۆشرا و بریتە لە ڕەشەبای بەهێز. ئەبێ ئەو شوێنە سەرچاوی ئاوی هەبێت ئەبێ ئەو شوێنە زەویەکەی مستەوی بێ نابێت لێژوو بەرزنزمی تابێت بۆ چەند جارێک کە خانی پلاسی دروستکراوە لەو شوێنانی کە زێوەکانیان لێژە کێشەیەکی زۆری بۆ دروستکردن دوجار لە کاتی چاندن لە کاتی بەرهەمهێنانە یاخود مەسەلەن ئەبێ سەرچاوی ئاوی هەبێ سەرچاوی کارەبای هەبێ ئەبێ ئەو شوێنە دەستی کرێکاری هەبێ هەتاوەکو بتوانیت بە شێوەیەکی ڕێکوپێک پرۆسەی چاندن و بەرهەمهێنان بەردەوام خۆی بە شێوەیەکی گشتی ئاودانە ناو خانی پلاستیکیە بە شێوەی دڵۆپاندنە سیستمی دڵۆپاندن هەیە کە دوای ئەوەی کە زەویەکە ئەکێڵڕێت و نەرم ئەکرێتەوە و چەند بەستەیەکی لە دروستەکەی لەسەر هەرێکێک لە بەستەکان دوو سۆندەی قەترەی دائەنرێت پاشان لەگەڵیش ئەتوانین سەمات تێکەڵاو بکەین لەگەڵ ئاودانەکە سەمادیش زیاد بکەین بۆ ڕۆکەکان بە پێی پێویستی ڕۆکەکە. بەڵام تر ئیدارەکردن یاخود مەنێجمێنتی خانی پلاستیکی یەکێکە لە هۆکارە گرنگەکان مەسەلەن ئاودان ڕاستە کارێکی ئاسانە تۆ تەنها بەلوعەیەکیتەوە بەڵام کەمیەتەکەی چەندەیە چەند ڕۆژجارێک پێویستە ئەمانە هەمی گرنگن کە لە کێڵگەیەک بۆ کێڵگەیشتر تر جیاوازە بە کوێرەی پێداویستی ڕوەکەکە مەسەلەن نوعی ڕوەکەکە چییە ئایا خیارە تەماتەیە یا هەر شتێکی ترە بە گوێرەی وەرزەکە ئایا جەو گەرمە یا ساردە یاخود فێنکە ئەتیادیە و هەروەها بە گوێرەی ئەگەر خانوویەکی پلاستیکیش حساب بکەین و جۆرەی ڕۆکێک دیاری پێ سەوزەیەک بە گوێرەی قۆناغەکانی ژیانی هەمان ڕوەک بڕی ئاوی کە پێویستێتی گۆڕانکاری بەسەری بڵین بۆ نمونە لە بیدایەتە بە نسبەت خیارەوە ئەگەر قسە بکەین لە بیدایەتەوە کە ڕاستەخۆ تۆ ئەو تەوە زەرعەکەی یاخود ئەگە شەتڵیشت هەبێ شەتڵەکە نەقلەکەی لەو کاتەیە یەکێ لەو هەڵە هەنی کە جوتیار زۆر دووبارەیە کاتەوە زۆر ئاوی هەیەات لەو کاتەیە کەمتر پێویستی بە ئاو هەیە لەو قۆناغەیە هەتاوەکو ڕۆکەکە زەر نەبێت و ڕێگێکی زۆر دابکوتێت ڕۆکێکی بە قوتمان هەبێت بەڵام کاتێک کە ئەگەینە قۆناغی گوڵکردن و بەرهەمهێنانەوە لەو حاڵەتەیە ڕۆکەکە زیاتر پێویستی بە ئاو هەیە کاتە بۆ هەمان ڕۆکش و بۆ هەمان خانی پلاستیکیش بە گوێرەی قۆناغە جیاوازەکانی یاخود بە گوێرەی عمری فسیۆلۆژی ڕۆکەکە پێداویستی ئاو ئەگۆڕێت. تاوان ئێمە زارین هەموو ڕۆکێک کە بەرهەم ئێنرێ لە تۆوێک پیابێ ئەو تۆ ئەخرێتە ناو خاکێکەوە کەواتە ئێمە دووشتمانێ تۆ خاک ئەگەر تۆوێکی پاک و سەلامەتمانە بێ دوور لە نەخۆشەکان دوور لە ئافاتەکان ئەمە زۆر گرنگە بە خاڵی یەکەم و سەرەکی تۆوێکی باوەڕپێکرا و پاک
لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوە هات بێ و ئەگەر نەزانین سەرچاوەکەی چییە ئەبێ دەرمانی پێوەکرێ و ئەو لە ناوبەرە کیمیانەی کە بەکارێنێ بۆ مامەڵەی تۆ زۆرن بە ڕێژەی 2 تا 5 گرام بۆ 1 کیلۆ لە تۆەکە ئەمە تامان لە ڕووی تەندروستیەوە هیچ کاریگەرێکی نێگەتیڤی نییە و نەرێنی نییە لەسەر چ لەسەر تۆەکە چ لەسەر ڕۆکەکەی دوایی لەو تۆ بەرهەمەهێنرێ و چ لەسەر تەندروستی مرۆڤ لە ئەو ڕۆکانی کە پێشتر دەرمان کراوە بە تۆەکانەوە خاڵی یەکەم ئەمە زۆر گرنگە خاڵی دووهەم دوای ئەوە ئەو تۆ ئەبێتە شەتڵێک ئەو شەتڵە ئەگوازێتەوە بۆ شوێنی دائمی لە خانۆ پلاسیکەکانە بریتێ لەو خاکەی کەوا شەتڵەکەی تیاڕێنی پێویستە ئەو خاکە پاکش کرابێتەوە ناڵم پاکیکەینەوەڵێن پاکش بە عەربی مەڵین تعقیم یاخود پاکشکردن بە زمانی کوردی خۆمان بە چەند ڕێگایەک ئەکرێ یەکێ لەو ڕێگایانە کە زۆر ئاسانەوە کە زۆر سانایە ئەویش ئەوەیە جوتیاری بەڕێز خۆی ئەتوانێ بیکە ئەم نایلۆنەی کە خۆی بەکاری هێناوە بۆ داپۆشینی خانووەکەی پاش 2-3 ساڵ وردە ئیتر شڕ ئەبێ و بەهۆی باوە و ڕەشەبا و ئەمانەوە بەهۆی تشکی خۆرەوە لە جیاتیەوەی فرەی یا و سوودی لێ نەبینێ ئەکرێ ئێستا لە وەرزی هاوینە ئەم وەرزەی کە ئێستا تیاین مانگی 7 و مانگی 8 ئەو خاکەی هەیەی کە ئێستا ئامادە کراوە ئەگەر برای کامێرەمان ڕسمی خاکەکە بگرێ ئێستا ئامادەیە ئەکرێ ئاوی پێوە بکرێ بە نایلۆنەکە داپۆشرێ و قەراغەکانی جوان بە خاکەکە چەسب بکرێ لە ماوەی 1 مانگە چی مایکرۆباتی تیابێ چی مێروە زیان بەخشەکانی تیابێ چی کرمێکی تایبەت هەیە پێڵن کرمی نیماتۆد دەرزیلەیە بە ئاستەم بە چاو ببێنرێ وەچێ هەندێک ئافاتی ترکە لە ناو خاکە هەیە بە دڵنیاییەوە لە ناوی ئەوە بەداخەوە لە جوتیاری ئەمە نازانێ پێش تۆزێک پرسیارم کرد لە خاوەن ئەو کەسێک کە سەرپەرشتیاری ئەم خانوانەیە وتم ئەو نالۆنانەی کەوا بەکار نایەت ئایا چی لێەکەنی ئێوە لە وەڵامەوتی وەڵای ئەمە فڕێ ئەدەین دێ ئەکرێ فڕێی نەدا بەکاری بێنێ هەر بۆ پاکشکردنەوەی ئەو خاکەی کە هەیە ئەویش بەوەی بە کێڵانی خاکەکە لە سەرەتایە دەبعاً دوای ئەوەی کەوا هەچی گوژ و یا و ڕەگ و پاژماوەی ئەو ڕووەکەی وەرزی پێشووتر هەیە لای بردبێ وەکو ئێستا ئامادەیە و ئەیبینین بە چاوی خۆمان ئەبێ ئاوە پاکش کرابێتەوە دوایەوە ئەنجا ئاوی پێوەکە لە دوای کێڵانی ئەنجا دایە پۆشێ بە گەرنتیەوە 1 مانگ ئەو هەموو گەرمایی کە کۆی ئەکاتەوە بە گەرنتیەوە ئەو ئافاتانی کە ئاماژەم پێکرد لە ناوی ئەباو و دوای ئەوە ئەنجا خاکی پاکشی دەرەکەوێت ئەمە دەست ئەکەوێت ئەمە ینی زۆر گرنگە بەداخەوە ینی جوتیاری ئێمە ئەوانەی کەوا لە بواری کشت و کاڵە ئیژەکەن ئەم حەقیقەتە نازان ئەم ڕاستیە نازان و یعنی 2 جار ئەتوانێت سوود وەرگێ لەو نایلۆنە کە پێڵن پۆلی ئەثیلین جارێک بەوەی کە دایپۆشیوە لە زستانە و لە وەرزی کە ئەو بەروبوومە بەرهەم ناهێنرێ و جاری دووەم کە بە کەڵک نەهاو ئەتوانێت ینی جارێک تر سوودی لێوەرگێتەوە بەوەی کەوا خاکەکەی پێداپۆشێ و خاکەکەی پێ پاکشکە یعنی ئەم دوو کردارە بۆ وەڵامی پرسیارەکەت ئەم دووشتە زۆر گرنگە یعنی ئەگەر جوتیارێک کشتیارێک ڕەچاوی ئەم دوو خاڵەنەکە من واتیەگەم لە سەرتاوە دوایی هەستەکات تووشی کێشابێ ئەجا ئەو کاتە پەنا ئەبا بۆچی بۆ لە ناوبەرە کیمیاویەکان بە ئەنواع و ئەشکال خۆ ئێمە هەمومان ئەزانین ئەنواع ئەشکال لە ناوبەری کیمیاوی بەکارهێنێ لە ناوبەری کیمیاوی بۆ مێرۆکان مێرۆ زیان بەخشەکان لە ناوبەری کیمیاوی بۆ بژارەکان لە ناوبەری کیمیاوی بۆ نەخۆشیەکە ڕووینەکان لە ناوبەری کیمیاوی بۆ نازان ینی بەم شێوەیە ئەو کاتە یعنی بە کوردی چی پێ بڵێن یعنی مانایەوەیە پارەیەکی زیاتر سەرفەکە خاون بەس تۆ ئەگەر بەم شێوەی کە باسم کرد ئەو کاتە لە ڕووی ئابووریشەوە پارەیەک ئەگەڕێتەوە بۆ خاون بیدەکان ئەمە زۆر گرنگە هەروەک پێشتر باسمان کردتمان ئەبێ ئەو شەتڵانەی کە ئامادە ئەکرێ پێویستە تۆکەی لە سەرچاوەکی باوەڕپێکراوە بێ ئەمە یەک دووهەم ئەبێت دەرمانێکی پێوە کرابێ ئەمە لێرە ئەو تۆوی ئەو دەرمانەیە تۆوی ئەو شەتڵانەیە کە تۆکان
پێش کات دەرمانێکی پێوە کراوە تیرام طبعاان نەنووسراوە چەندی پێوە کراوە بەس بە تاکیید 2 گرام بۆ کیلۆگرامێک لە وەزنی کێشی تۆوەکان ئەنجا هەر لەم ئەلبا ئەبینین ڕێژەی چاندنی لە سانەوە هەش نووسراوە ئەبێت چێکرێتەوە یعنی ئەوەی سەرپەرشتیاری ئەم مەشتە لە ئەم شەتڵگایە ئەو توانەی خاتەن شوێنی چاندنەوە ئەبێ ڕێژەی ڕواندن حسێ بکە 100 تۆوی داناوە بزانە ئایا فعلەن ئەمەی لێرە نووسراوە ڕاستە لە سانەوە هەشتی ڕوێ چکەمە لێرە نووسراوە ئەمە نمونەیەکی ئامادەکراوە بەڵام لێرە یەک پرسیارەیە ئایا ئەو پتمۆسە یا ئەو خاکەی کە بەکار هاتووە پێشتر پاکش کراوەتەوە ئەبێ ئەو پرسیارە بکەین لە خاوەن بڵێن یاخود لە سەرپەرشتیاری ئەم مەشتە لەم شەتڵگایە کەواتە لێرە ئێستا ئێمە ئەم شەتڵانەی دەستمان کەوتووە ئەگەر خاکەکەی یا پتمۆسەکە پاکشکراو بێ و تۆوەکانیش سەرچاوەیەکی دیارە معلومە و دەرمانیشی پێوە کراوە لەبەر ئەوە ئەو شەتڵی دەستمانەکە بە تاکەیت شەتڵێکی پاکوتەمیز دەرەجێ و ئێمە ئەتوانین جێگای باوەڕ پێکردنە کە بیبێنە شوێنی دائیمی لەوێ بیچێنین و بە دڵنیاییەوە ئەنجا ئەو کاتە لە دوایی گوازنەوەی شەتڵەکان ئیشی تر دەرەکە ئیشی تر یەتە پێشەوە پارێزگاریکردن لە شەتڵەکان هەوا گۆرچێ لە ناو خانۆ پلاسیکەکەیە دوای ئەوە هەندێک ئیجراعاتی تر زۆرێکیمان ئاماژە پێکرد لە پێشتر پێشەوەی بێنە سەر ئەمەش شەتڵگایە. بەڵێ ئەگەر لەسەر ئاستی عێراق و حتا تەنانەت کوردستانیش باس بکەین ئەم جۆرە کشت و کاڵە بە بەراورد بە وڵاتە پێشکەوتوەکان زۆر درەنگەشتۆتە لای ئێمە سەرچاوە زانستیەکان باس دەکەن کە لەسەر ئاستی عێراقا لە ساڵەکانی هەفتاکان ڕووی لە عێراق کردووە بەڵام لە کوردستان زۆر درەنگتریش پێمان گەیشتووە ئەتوانین بڵین لە دوای ساڵەکانی 2007 و 2010 ئەم نەمەتەی زەراعە ئەم جۆرە زەراعەیە لە کوردستان پەیڕەوکراوە بە شێوەیەکی گشتی و ئێستا ئاستی کشتتوکاڵی داپۆشراو لە کوردستانە کە لە دوای ئەوەی لە ساڵی 2007 و 2010 دەستی پێ کرد جوتیار تێگەیشت کە بڕی بەرهەم زۆر جیاوازە لە ناو خانۆ پلاسیکانە ئەگە بەراورد کرێ بە کێڵگەی کراوە دواتر لەسەر حسابی خۆیان و دواتر هەندێک کەس هەندێک مستەسمیر کە ئەرز و ئاویان هەبوو پاریان هەبوو توانیوانە بە وەبەرهێنان بکەن لەو ئەرز و ئاور پاری کە هێنە ژماری خانی پلاسیکەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون بووە کە ئەتوانم بڵێم تا بیدایەتی ساڵیەکانی 2016 ژماری ئەم خانۆ پلاسیکانە نزیکەی 10,000 خانی پلاسیکی تێپەڕاندووە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کە زۆری نانکێتە سنووری پارێزگای سلەیمانیەوە شێوازی زەراعکردنەکانیان لە بیدایەتەوە یەکەم شت پێویست دەکات کە ئەو زەویە بکێڵڕێت پاشان بە جیهازی ڕۆتیڤیتەر و ئەمانە نەرم بکرێتەوە و دوای ئەوە تەقسیم بکرێ بۆ نمونە ئەو خانۆ پلاسیکانی کە ستاندەردەوە ئێستا لێرە زۆر لە کوردستانە هەیە بەشی پێشوان تقریبا 9 متر پانیەکەشی بە گوێرەی شوێنەکە بەڵام زۆرینی کات 51 متر درێژە ئەم بەیتانی کە ئەم خانوانی کە 9 بە 51 5 ئەمە تقریبا ستانداردە بەڵام هەشە پانێکی کەمترە هەیە درێژەکەی لۆ کەمترە یاخود زیاترە بەڵام درێژەکی عادەتەن نابێت لە 6 متر درێژتر بێت چونکە لەو حاڵەتە کێشە دروزە بێت بە تایبەتی بۆ مەسەلەی ڕەشە باڵمانە لە دوای دروستکردنی ئەوەی کە باسمان کرد زەویەکەی بۆ نەرمەکەیتەوە ئێستا ئەم حاڵەتە ئەبینرێت کە کێڵڕا و زەویەکەی نەرم کراوەتەوە پاشان ئەمە تەقسیم ئەکرێت بۆ چەند بەستەیەک لەو خانوانی کە ئاوە پانیەکەی 9 مترە 5 بەستی تا دروست دەکرێت لەسەر هەر بەستەیەک 2 خەتی زەراعەدانرێت 2 سۆندەی تەنقیددانرێ وەکو پێشتر باسمان کرد پاشان بۆ نمونە کە سۆندەکان دانرا ئاوی بۆ ئەکرێتەوە بۆی بزانن ئایا ئەو منەقیتانی کە لەسەر سۆندە قەترەکانە بە شێوەیەکی ڕێکوپێک ئیژەکە تۆزێک ڕوتوبەی ئێنێ پاشان یەن بە شێوەیەکی زانستی زەرعەکەن ئایا بە شێوەیەکی ڕاستەوخۆتەوەکە زەرعەکەن یاخود شەتڵ زەرعەکەن بەڵام ئەوانی کە زەرعەکرێت ئەو جۆرە ڕوەکانی کە زەرعەکرێت لە ناو خانۆ پلاسیکانەیە زیاتر سەوزەن ئەو سەوزە هاوینەکان
بە دەرەجەی یەکەم خیارە کە زۆرینەی ئەم خانۆ پلاسیکانی کە ئیبینی لە مەڵتقی سلێمانیا بە خیار زەڕاکرێت کە ئەوە هەندێک جار کێشەش دروست دەکات هەندێکیان کرێت بە تەماتە هەندێکیان کرێت بە بیبەر بەڵام کولەکە باینجان بەڵام وەکو باسم کرد کە زۆرینیان ئەچێنرێت بە خیار خیاریش لە ساڵێکە لە دوو وەرزە ئەچێنرێت وەرزی بەهارە لەگەڵ وەرزی پاییزەیە بەڵام کاتێک کە چوینە وەرزی زستانەوە بەرە وەرزی زستان ڕۆشتین لە کێڵگەی کراوەدا ئەو سەوزە زستانانە ئەتوانین زەرع بکەین بەبێ کێشە بەڵام لەو کاتا لەبەر ئەوەی ئێمە ناتوانین بەربوومە هاوینەکان بەرهەم بێنین بە حکمی ئەوەی کە ئەبێت کەشوهەوایەکی هاوینە بخۆقێنین لەناو ئەو خانە پلاسیکانە ئەم کەشوهەوایش پێویستی بە کولفەیەکی زۆر هەیە لەبەرەوەی مەساحی بیتەکان زۆرە ئەگەر زەرع بکرێت بە خیار بچێنرێت ئەوە کولفێکی زۆری تێچێ و لانێ ببێتە هۆی مای بەتەکید دەبێتە زەرەر ئایمایەکی خۆشی دەرنایێتەوە لەو حاڵەتانەیە ئەگەر سەوز زستانەکانیش لە ناو خانە پلاسیکانە بچێنرێت نمویان باشتر بێ بڕی بەرهەمیان زیاتر بێت ئەو سەوزە زستانانەشی کە زەرعکرێن لە ناو خانی پلاسیکیە وەکو برۆکلی وەکو قەرنابیت کەلەرم کاهوو سەڵق و سپێناخ و هەتا دوای کۆمەڵە نەخۆشی پێش چاندن ڕوبەڕێم بیتە پلاستیکیانە ئەبێتەوە گرنگترین ئەو نەخۆشیان بەڵێ گرنگترینیان نەخۆشیە کە بە زمانی ئینگلیزی پێڵن دامپین ئۆف ئەویش ئەوەیە ئەگەر بە کوردی هینی کەین ینی ڕوونی کەینەوە ئەویش ئەوەیە ئەو شەتڵانە ئەکەون تووشی حاڵەتێکە من ئیتر شەتڵەکە ناتوانێت لەسەر قاچی خۆی بوەستێ ناتوانێت لەسەر قاچی خۆی بوەستێ ئەوەی بەهۆی کۆمەڵێکی زۆر لە مسەبیباتی نەخۆشیەوە هۆکاری نەخۆشیە طبعاً بۆ زامنکردنی ئەوە ئەو ڕێگەیە کە باس بکرد تۆی پاک خاچی پاک لە شەتڵگایە ئەگەر ئەمە زامنکە معنای ئەوەیە ئەو نەخۆشانە دروست نابێت و پێویست ناکە ئێمە ئاماژە بە و هۆکاری ئەو نەخۆشانە بکە چکە زۆرن زیاتر لە 100 جۆرە بن هەر لەو لە خاکی ئێمە تقریبا ئێمە لە زۆر شوێن لەسەر تەماتە لەسەر خەیار دەیانمان هین کردووە دەست نیشان کردووە هەم وەکو توێژینەوەی خۆمان لە فاکڵتی کشتتوکار لە بەکرجەوە هەم وەکو تۆژینەوەی خوێندکارەکانمان خوێندکاری ماستەر و خوێندکاری دکتۆرە ینی بەڕاستی ئەمانە زۆرن ئەگەر ئەم کارە بگرێ کاری پاکشکردنەوەی تۆی پاک و زەوی پاک ئەو نەخۆشانە دوور بە گەرنتیەوە دروست ناوێت ئەی دوای گواستنەوەی شەتڵەکان بۆ ناو بیتە پلاستیکەکان پێویستە چه هەنگاوێک بکرێت بەڵێ ئەنجە لە دوای ئەوە طبعاً ئەکید مامۆستای پێش من ئاماژەی بە هەندێک کردداری کشتتوکاڵی کردووە چۆن نەقلی ئەکا و چۆن دای ئەنێ و چۆن ئاوی ئەدا و ئەمانە ئەو کردارانی کە ئەو باسی کرد ئەوش دیسان ینی ئاوێکی معقولی با بە ئاودانی بە دڵۆپاندن بۆی ئاو زۆر نەبێ ئەبێ ئەو بیتە هەوا گۆرکەی تا بێ ئەوە زۆر گرنگە هەوا گۆرچێ ینی تەبادلی هەوا تەهوێی هەبێ ینی نەک قەپات بێ و ڕتوبەتێکی زۆر شەیەکی زۆر کۆبێتەوە تەمان ئەو شێ ئەبێتە هۆی بە تاکید دەبێتە هۆی دروستبوونی هەندێک نەخۆشی یارمەتی دەرە ینی وەکو هۆکارێکی یارمەتی دەر نەخۆشیەکان زیاترە بێ لە خانوویەکی شێدارە ینی ئەبێ هەوا گۆرچێ زۆر زۆر ئیتیمامی پێویرێ ئەوەی کە سەرپەرشتیاری خانووەکانە بە بەردەوامی عینەن مناڵێک چۆن بەخێوەگرێ ئەو نەواتانە بەخێوکە دوای ئەوە بینەبین هینکە تەفتیشی ئەگەر بە کوردی چی پێ بڵێن ینی بەناو بیتەکانە بڕوا بزانە نەخۆشیە نییە ئایا نییە ئەو کاتە ئەگەر لە سەرەتایە کەمە حتمما هەموو نەخۆشیەک بە کەم دەست پێەکە نەخۆشیە ڤایرۆسەکان ئەوێ لە ئەوڵەوە بە ڕێگەوە دەریکێش ڕێکەوێ مەسەر لە 1000 شەتڵە 2 شەتڵی وایتیایە زۆر بە ئاسانی ئەتوانێت دەری کێشە و فڕیاتە دەرەوە بیسووتێنێ یا مەسەرەن چەند گەڵایەکە گەڵاکان ئەوتوانێت لێی کاتەوە بیبا لە دەرەوە لە ناوی بەرێ ئەمەش دیسانەوە دوای کێشەی بۆ دروست ناکە یعنی تەفتیش و چاو جێران بە ناو بیتەکانە یەکێکە لە کردارە کشت و کاڵەکان کە ئەبێ سەرپەرشتیار بیکە جا ئەو سەرپەرشتیارە ئیتر خۆی پسپۆر یا پسپۆرنی ئەبێ بیکە ئەبێ پسپۆریش بێ بەسەرعات یعنی ئینسانێک کە نەزانێ نازانێت عیلاجیشکە وە نازانێت چی بکە مەفروم ینی پێویست دەکا ئەو بەیتانە پسپۆرێک لە بواری خۆیە پسپۆرێک سەرپەرشتیاریکە ینی زائینی هەبێ چۆنەڵی ڕۆشنبیرێکی وایە هەبێ بتوانێت ئەو شتانە کۆنتترۆل بکە.
چاندن لە ناو خانی پلاسیکیە چەند هەدەفێکی هەیە چەند ئامانجێکی هەیە بە دەرەجەی یەکەم وەکو باسمان کرد پێشتر بریتە لە زیادکردنی بڕی بەرهەم لە یەکەی ڕووبەردا ئەگەر لەسەر ئەم نقطەیە تۆزی قسە بکەم مەجالم بنێ چەند هۆکارێکن وایەن کردووە کە لە ناو خانی پلاسیکیە بڕی بەرهەم زیاتر بێ یەکێک لەوانە گونجاوی کەشوهەوایە کە ئەو زۆرۆفە ناهەمواری پێشتر باسمان کرد کە لە کێڵگەی کراوایە هەیە ڕاستەوخۆ بەر ئەو ڕۆکە ناکەوێت لە ناو خانی پلاسیکیە جا بە تایبەتی ئەگەر هات و خانۆکە تەکنۆلۆژیای تیا بەکار بێ ئەوە زۆرۆفێکی زۆر باشتر بۆ ڕۆکە چێنراوەکان دابی نەکرێت هۆکاریشتر بریتە لە ئەو توانی کە بەکاری ئێهێنین لە ناو خانی پلاسیکیە تۆی تایبەتن جیاوازن لەو توانی کە لە ناو کێڵگەی مەکشوفا بەکارهێنرێت ئێستا وەکو ئەبینن لەم کێڵگەیە ئێمە لە ناو خانی پلاسیکیا وەستاوین چێنراوە بە خەیار ئەم تۆوە جیاوازە لەو تۆی کە لە کێڵگەی مەکشوفا ئەچێنرێت لەوانەیە بپرسی بڵێ جیاوازەکان چییە؟ جیاوازەکان ئەوەیە هەندێ نقطەی گرنگ باسەکەم لەسەر هەموو شتێک ناڕۆم من نمووی سەریعە نموویەکی زۆری هەیە گەڵاکانی پانترە باڵای بەرزە ئەم پەتانە بۆ دائنرێ بۆی یارمەتی با لە کاتی هەڵواسینە بەڵام فەرعێکی بێجگەل لەمانە نقطەیەکی زۆر جەوهری هەیە ئەو گوڵانەی کە دروستی ئەکات ئەم چەشنانە هەمی گوڵی مێن گوڵی نێری لەسەر نییە ئەگەر دیقەت بێ هیچی گوڵی نێر نین ئەمانە هەمی گوڵی مێن بە عمری جیاواز ئەمە بچووکە ئەمە گەورەترە کە ئەمە بە کەڵکی خواردنیێت بەڵام خەیارێک کە تۆوەکەی تایبەت بێ بە کێڵگەی کراوە گوڵی نێر و مێژ دروستەکە گوڵەمەیەکان ئەبنە سەمەرە ئەبنە بەرهەم عەدەدی گوڵەمەیەکانیش کەمترە نێرەکان زیاترە و پێویستەکە لەو توانەیە کردداری پیتاندن ڕووباک پەڕین و پیتاندن ڕووبا ئەنج بەرهەمەکە پێ دروستە بێت لێرە هەموو گوڵەکانی مینێ و گوڵی نێریش دەوری نییە ئەبێتە بەرهەم لەبەر ئەو بڕی بەرهەمیان زیاترە بەڵام ئەگەر وەکو بڕی بەرهەمیان زیاترە لەوانەیە پرسیار بکەی بڵێ ئایا نەوعەتی کامیان باشترە ئێمە هەمومان نەزانین کە لە بازاڕە ئەو خیاریکە لە کێڵگەی کراوەدا بەرهەمێنرێت ڕغبەتی زیاتر لەسەر و پارەش زیاترەکە وەکو تامی خۆشترە ئەوی تر ڕاست ئەم شکڵ و ڕەونەقی جوانترە لەبەر ئەوەی پارێزراوە بەڵام وەکو تامی ئەوی تر خۆشترە یەکێک لە جیاوازەکانی ئەوەی ئەگەر ئەم بەرهەمە قاش بکەیت تۆی تانیە بەڵام هیچ کێڵگەی کراوە تۆی تایە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە تامی خۆشترە بوونی ئەو تۆوەیە لە ناو بەرهەمەکەیە هۆکاریشتر بۆی کە بێتە هۆی زیادبوونی بەرهەم لە ناو خانی پلاسیکی و خانۆ داپەشراوەکانە بە شێوەیەکی گشتی بریتە لە چڕی ڕواندن ئەگەر سەرێکی ئەم خانۆ پلاسیکیکەین سەرکن زۆر چڕۆپڕ ڕوێنراوە بۆچی لەبەر ئەوەی ئەم ڕۆکە هەڵواسراوە بەڵام لە کێڵگەی کراوەدا ڕۆکەکە وازی لێنرێ بۆ خۆی بە ئیسراحەت نمو بکە جێگەیەکی زۆر ئەگرێت ئەتوانین بڵین خانوویەکی پلاسیکی ستاندەر کە لێرە هەیە لە منطقەی سلێمانیە کە ئەڵین 9 متر بە 51 مترە تقریبا 1250 ڕۆک ئەگرێت بەڵام هەمان ڕووبەر ئەگەر بە کشتتوکاڵی کراوە بچێنرێ و بە تۆی تایبەتی خۆی کەمتر لە نیوەی ئەو ڕۆکە ئەگرێت کاتە ئەتوانین بڵین زیادبوونی ژمارەی ڕووەک تۆکەش خۆی فەرقی هەیە قدرەتی ئینتاجی بەرزە و زۆرۆفەکەش لەبارە ئەمانە هەمی هۆکارن وان کردو کە بڕی بەرهەم لە ناوخانی پلاستیکیا زیابێت ئەمە یەکێک بوو لە هەدەفەکان هەدەفی دووەمی خانی پلاستیکی چاندن لە ناوخانی پلاستیکیا بریتە لەوەی کە ئێمە زەرع بکەین و ئینتاج بکەین لە مۆسمێکە کە مۆسمی ئەتادی خۆی ئەم ڕۆکە نییە بۆ نمونە خەیار کە بەرگومێکی سەوزەیەی هاوینەیە ئەتوانین بەرهەمی بێنین لە چلەی زستانە بەڵام ئەبێ کەشوهەوایکی هاوینەشی بۆ دابین بکەین ئەمە تەنها بۆ خانوە سادانە ناکرێت لە ناو خانوە سادانە ناتوانانی ئەو بەرهەم بێنین ئللا ئەبێت ئەو خانوانە بێن کە تەکنۆلۆژیای تا بەکارهێنێ و وەجیزەی تا بەکارهێنێ هەتاکو کەشێکی هاوینە لە ناو خانوەکانە دروست بکەین بۆ نمونە جیهازی بێرنەر هەیە کە بە گاز و کارەبا ئیشەکە خۆشان نەزانن ساڵی گاز زۆر گرانە ئەگەر ئەوە بەرهەم بهێنرێت بۆ شێوەیە لە زستانە پارێکی زۆرەکەوێت بۆیە ئێمە لە ماڵەکانی زستانە بەروبوومە هاوینەکان بەرهەم ناهێنین بە زستانەکان بەرهەمێنین لە ناوخانی پلاستیکیە بەڵام لەبەر ئەوی داپۆشراوە ئەگەر بەراوردیان کەین بە کێڵگەی کراوە بەرهەمیان زیاتر و نومیان باشترە بێت باسی سوودی بەیتی پلاستیکیت کرد بەس بە دڵنیاییەوە کۆمەڵە کێشە کۆمەڵە گرفت کۆمەڵە ناحی سلبیش تووشە بێ ئەگەر کۆمەڵە لەو کێشانەمان بۆ باسکەیت بڵێ چاندن لە ناوخانی پلاستیکیا چەند کێشەیەکی هەیە یەکێ لێ کێشەکان کە من نامێ زۆر لەسەری بڕۆم ئەویش
توشبوون بە نەخۆشی و دەردەکشت و کاڵیەکانە ئەو بەڕێز کاک دکتۆر جەلال باز لەواکات. کێشەی دووەم بریتە لە ڕوخاندنی ئەم خانۆ پلاسیکیان خو زەرت پێگاندنی ئەم خانۆ پلاسیکانە بەهۆی هەر کارەساتێکی سروشتیەوە بێ بۆ نمونە ڕەشەبایە یاخود بارانی زۆرە بەفرێکی زۆرە لافاوە کە ئەمە زۆر بە تایبەتی لە منطقەی سلێمانیە کە جاکرێتەوە بۆی کە ڕەشەبای هەیە لە هەر 4 وەرزەکەی ساڵە ئەگەر هاتوو ڕەشەباکە بەهێز بێ بە تەکید نسبەتێک لەو خانۆ پلاسیکانە زەرورمەندە بنجا ئایا نایلۆنەکەی ئەدڕێنێ یاخود بە تایبەتی هەموو خانۆکە لە ناوەبات ئەوە حاڵەتێکی وا ڕوویە چەند ساڵێک لەمەوبەر لە سنووری پارێزگای سلێمانیا بۆهۆی ڕەشەبایەک و تقریبەن 1200 خانی پلاسیکی زەرری پێگەیە. هیچتر لە کێشەکان ئەوەیە کە زۆر بەکارهێنانی موادی کیمیاویە زیادە ڕۆیکردن لە بەکارهێنانی موادی کیمیایی جا موادی کیمیایی ئایا قڕکەری کیمیایی بێ بۆ لە نابردنی نەخۆشی یاخود سەمات بێ کە زۆر بەکار ئەهێنرێت ئەمە یەکێکە لە کێشەکان ئەم کێشەیە زۆر کاریگەری هەیە لەسەر سەحەتی بەکارهێنەری ئەو بەروبوومانە. ڕاستی بڵێن گرفتەکان یا نەخۆشیەکان و ئاڤاتەکان لەم خانوایە زۆر کەمن یعنی ئەوە شتێکی باشە بەڵام هەندێکیش هەر هەیە بۆ نمونەیەکێ لەوانەی کە ممکنە کامێرەمان ئەگەر بیخاتە سەری ئەو جاکەڵەیە لە ناو دیاراوەکان لە ناو خەتەکانە ئەیبینین ئەو جاکەڵەیە تاوان ئەو جاکەڵەیە لە تۆوێکەوە دروزە بێ تۆکە لە ناو خاکایە و بژمارەیەکی ئێجگار زۆر لەو تۆوانە هەیە هەر بڕێک لەو جاکەڵەیە بە نزیکی 1 تا 1 ملیۆن تۆوی دروزەکا و ئەگەر ئاوە هەڵی نەکێشن ئەوە بۆ ساڵی ئایندا بە چەندین ملیۆن تۆ ئەکاتە ناو ئەو زەویەوە و ئەم کێشەیە ساڵانە دووبارە ئەبێتەوە بۆیە ئێمە یعنی ئامۆژگاری خانوە پلاسیکەکان ئەەکەین پێش ئەوەی کە گوڵکە و ئێستاش نەچوە بچێ پێش ئەوەی کە ببێ بەر و دوای ئەو بەرەکە تۆوی تیاابێ ئەو جیاکەڵانە هەمووی هەڵکێش و لە دەرەوە بیسووتێن لە دەرەوەی بیتەکان لە دەرەوەی خانوەکان ئەبێ بیسووتێن ئەگەرنا ئەوە ماوەیەکی زۆر کەم و هەندێکیشانی ئێستا هەڵی پێچاوە گوڵەکان بوون بەهین بوون بە بەرێکی کەپسولەی دروزەکە و هەر کەپسولێک 10,000 تۆوی تایە یەک بڕگیاکەڵا لە 1 تا 1 ملیۆن تۆوی تایە و تۆوەکانیش ئەوەندە وردن جیا ناکرێنەوە و کە چووە ناو زەویەکەوە ئیتر ئەچێتە سووری متبوونەوە بۆ 2 تا 3 ساڵ لە دوایەوە ئەنجا دەست ئەکا بەچی بە چەکەرەکردن چۆن چەکەراکە لەسەر ڕێگی تەماتەکە ئیتر هەچی ئەو تەماتەی کە خواردن دروزەکە بۆ خۆی ئەو ڕایەکێشێ وەکو سرنجێک ڕایەکێشێ بۆ خۆی لەبەر ئەوە نەوعەمما کاریگەرێکی نێرێنی هەبێ بۆ نمونە گەڵاکانی ئابۆ شێوەیە زەردەکە ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە جاکەڵەی مشەخۆری لەسرە ئێمە بە کوردی پێڵین جاکەڵە مشەخۆرە ڕۆکێکی مشەخۆرە و ڕێگەکەی خۆی ئەنووسێنە بە ڕێگی تەماتەک تەمان هە لەسەر تەماتە نییە لەسەر بیبەریش هەیە لەسەر باەنجانیش هەیە لەسەر پەتاتەش هەیە و ئەم جۆرە جاکەڵەی تەماتە و توتن و ئەوانەیە لەبەر ئەوە باشترین ئیجرا ئەوەیەکەوە پێش ئەوەی گوڵکە و ئەگەر گوڵی کرد و فریانەکەون خێرا هەڵی کێشن و لە دەرەوە بیستوتێن ئەوەیە عیلاجەکەی ئەما دەرمانێکی تایبەتمەند نییە بۆ ئەوە جاکەڵە بکوژێ و نەباتەکە هیچی لێنێ ڕۆکەکە هیچی لێنێ لەبەر ئەوە ئەوەیە چەکە لە کێشەکان کێشەیەکی تری ئەم خانووی کە ئێستا لە بەردەستمانایە ئەویش ئەوەیە کەمێک پەڵەبوونی ئەڵتەرناری لەسرە بەڵام زۆر نییە خۆشببختانە زۆر نییە کەمە بەش لەوەش ئەچێ پێشتر دەرمانی پێوە کرابێ یعنی ئەوەی کە تێبینم کرد دەرمانی زۆر کەم بەکار هاتووە ئەوە ئیش شتێکی باشە لەبەر ئەوە ئەم تەماتانی کە لێرە ئەتوانی بڵێ لە ڕووی تەندروستیەوە کێشەیەکی ینی دوایی کێشەیەک دروست ناکە یعنی ئەگەر دەرمانی پێوە بواە ئەمانزانی بۆ نەکەی دیارە ینی بەڕاستی و من پرسیاریشم کرد لە خاوەن خانوەکان لەوە ئەچێ بڕێکی زۆر کەم دەرمانی پێوە کرابێ و ئەوە شتێکی ئیجابیە بەڕاستی شتێکی ئەرێنیە ئێمە دائما ئامۆژگاری خاوەن بیتەکانەکەین حتا دڵنیا نەبن
لەوەی کەوا نەخۆشیەکی هەیە لەوەی کەوا ئافەیەکی هەیە ئەویش ئەکرێ بەبێ دەرمان عیلاجی بکە بەوەی کەوا ئەگەر بە تایبەتی لە سەرەتای چاندنە کە ئێشتا شەتڵێکی بچووکە ئەو شەتڵی کە توش بووە ڕێک هەڵی کێشێ پیبا لە دەرەوەی بیتەکە لە ناوی بەرێ بیسووتێنێ تامە نابێ فڕێیە چکە فڕێیا ئەوە عیلاج نییە ئەوە شتێکی باش نییە بۆ لەوانەیە دیسان جارێک تر ئەو هینە بگەڕێتەوە بۆ ناو تەماتەکان ئەوە ینی ئیشێکی زەروریە بیکە ینی لە ناو بیتەکانە بگەڕێ بزانە لە کوێ نەخۆشی هەیە بۆ نمونە ئێستا من لەو دی و گەڕام ئەو پەڵا ئەلتەرناریانە چەند گەڵایەکم لێ کردەوە ئەوەی کە توش بووە لێ ئەەکەمەوە و لە ناوی ئەبم لە دەرەوەی بیتەکان ئەمە ئیجرایەکی ئیشێکی باش. لاحەیەکی تری سلبی یاخود کێشەیەکی تری خانووی پلاستیکی بریتە لە بازارکردن یەکێک لە کێشە گرفتە گەورەکانی جوتیار لای ئێمە بازارکردنی ئەم بەروبوومانێ عزیزێکی زۆری لەگەڵ کێشن چەند مانێک خەریکە بن هەتاوەکو کۆتایی مۆسمەکان بەڵام هەندێکیان لە باتیەوەی قازانچکەن تووشی زەرەرە بن هۆکاری ئەمەش هۆکاری هەیە هۆکارەکانی چییە؟ وەکو پێشتر باسن کرد زۆرینەی ئەو خانوو پلاستیکانی لە ناوچەکەمانە هەیە هەمووی زەرعکرێ بە یەک جۆر کاویش خیارە یعنی لە هەندێک موسمە زیاتر لە سایانەوەی خانوو پلاستیکەکان بە خیار زەرعکرێت ئەمە وای لێ کات لە فترێکی کەمە ئەو بەربوومە بکەوێتە بازارەوە کە گەشتە بازارەوە هەمووان نەزانین کە عەرز و تەڵەب تەوازن لە بینیانە تێک چوو کاریگەری ئەبێ لەسەر نرخی ئەو بەرهەمە دائیم تەڵەبی هەیە بەڵام عەرزەکەی بە جۆرێک زاڵە بەسەریە کە ئەو وای لێ کات کە بێتە هۆی دابەزاندنی سیعرەکەی بەڵام ئەمەش چارەسەری هەیە بەوەی کە ئەو براجوتیارانەمان ئەتوانن بە مەوعیدی جیاواز تۆزێک دوور بن لە یەک مەوعیدەکانیان بچێنن هەتاوەکو ئەو وەجبانێکی بێنە بازار جیاوازیان هەبێ و ئەو بەربوومە بە شێوەیەکی زۆر لە بازارە نەبێت لەو فترەیە هەتاوەکو بێتە هۆی دابەزاندنی سیعرەکەی و ئەتوانرێت ببرێتە دەرەوەی وڵات وەکو چۆن ئێمە لە وڵاتانی هێنین ئێمەش ئەتوانین ببینە دەرەوەی وڵاتەکان بەڵام بە مەرجێک ئەگەر هاتو ئەو بەربوومە بە شێوەیەکی سەحی بەرهەم بهێنرێت ئەگەر بە کوالیتی و کۆنتترۆلدا بڕوە و دەرمانی زۆر بەکارهاتوی ڕفزیەکان ئێنێرنەوانێ من باز لەوە ئەەکەم ئەگەر هاتو چەند مەزرعەیەکمان هەبێ بە شێوەیەکی تەندروست ئەو بەرهەمانە بەرهەم بهێنرێت یاخود هەندێک لەو بەروومانە ئەتوانێت بچێتە باری پیشەسازیەوە لە باری پیشەسازی خۆراکە بەکاری بێنین هەتاوەکو ئەو عەرزە لە بازارە بە شێوەیەک نەبێت کە زۆر زیاتر بێت لە تەڵەب لەسەری ڕاستەوانی لە ناو خانوو پلاستیکەکانە ئێستا بڕێکی زۆر لە دەرمان بەکارێنرێ و هەندێک جاریش چەند دەرمانێک کە یەک مەبەست ئەگەیەنێ لەبەر ئەوەی شارەزاییان نییە و هەندێک جاریش سەرپەرشتیار ممکنە خۆی خاوەن دەرمان بێ بۆ ئەوی دەرمانەکەی خۆی ساغکاتەوە ئەوە هەرچەندە ئەوە لەوانەیە جێگای مشتومڕ بێ ئەوە بەڵام ئەوە ڕاستیە کە ئەبێ بیڵێن جاری وا هەیە چەندین دەرمان بەکارێنن کە بە هیچ شێوەیەک پەیوەندی نییە بەو نەخۆشیانەوە کە بەکارئێنرێ لە ناو خانۆکانە جا ئەو بەروبوومە تەماتە بێ خەیار بێ باینجان بێ بیبەر بێ یا هەر شتێکی تر بێ بەڕاستی من زۆر جار دیومە ئەبینم چەندین دەرمان بەکارێنن بە هیچ شێوەیەک پەیوەندی نییە بەو ئافەیەوە بەو نەخۆشیەوە ئێمە ئەتوانین دەرمانەکان زۆر کەم بکەینەوە هەندێک ئیجراعات هەیە بکرێ پێویست ناکە دەرمان بەکاربێنی و ئەو دەرمانە چەند یعنی زیانی بۆ سەر گیرفانی خاوەن عینەکان بە پارای کرێ خۆ بە خۆڕایی دەستی ناکەوێت ینی پارێکی زۆر سەرفەکە ئەمە لە تێچوونی بەروبووم زیادەکە یعنی نازانێت دەرمانیشی پێوەکە زەرەر لە ئابووری خۆی زەرەر لە هەندێک جار زیانی ئەوێ بۆ ڕۆکەکە ئەبێت دەهۆی زەردبوونی
ئەبێتە هۆی وشکبوونی، ئەبێتە هۆی لە ناوچوونی، ئەبێتە هۆی ئەوەی کەوا بەرهەم کەم بێتەوە و لە دوای ئەوەش کاریگەری نەرێنی ئەبێ لەسەر بەکارهێنەر کۆنسومەر ئەوەی کەوا من و تۆ کە ئەو بەروبوومە ئەکرین لە بازاڕەوە ئەی خوێن جا چ تەماتە بێ یا خەیار یا هەج بەروبوومێکی تر و هەندێک جار ئەو دەرمانانە بەڕاستی لە عالەمە حرام کراوە هین کراوە قەدەغە کراوە بەکارهێنانی بەداخەوە ئەمە شتێکی زۆر ناخۆشە ئەیڵێم بازارەکانمان بازارێکی ئازادە ئەو بازارە ئازادە لە دنیایشتی وانە لەو کام وڵاتێک کە ئەڵەی دموکراسیە بازاری ئازادی وایتیان نییە خەڵک بە ئارزی خۆی دەرمان بێنێ لەولا و بیخاتە بازارەوە خەڵکی نەشارەزار ژێ ئەیهێنێ بەکاریشی ئەێنێ زەرە لە خۆی ئەیە زەرە لە بەروبوومەکەی ئەیە و زەرە لە تەندروستی من و تۆش ئەیە کە بەکاری ئەێنێ یعنی ئەگەر ناوی ئەو دەرمانە نەبێنم زۆرن ئەوانە هەندێک جار ئەو دەرمانە بە زمانی عەربی پێڵەن جیهازی یا سیستمێک ئەچێتە ناو بەروبوومەکەوە جا تەماتە بێ یا خەیار بێ ئایا بەشتنەوە ئەڕوا حتمما ناڕوە ئەی باشە من و تۆش بەکارێنی چۆن ئەبێ ئەو دەرمانە ڕێگە پێدراو بێ ئەمە لێرە ڕۆڵی فەرمانگە کشت و کاڵەکان دەرەخاکە ڕۆڵی ئەوان چەند دەبێ لە کۆنتترۆلکردنی بازاڕە چەندین جار حتا لە کۆنفرانسی وەزارەتی کشت و کاڵە ئێمە باسی ئەو خاڵەمان کردووە کە ئەبێ بازار کۆنتترۆل کرێ ڕاستە بازار ئازاد بێ بەس ئازادی ڕەها لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەبێ حکوومەت ئیشی ئەوەیە بەڵا تەرجیعی خەڵکا بۆ کشت و کاڵکردن بەڵام نابێ بە شێوەیەکی واکە ئیتر بازارێکی ئازادی ڕەها کە خەڵک بە ئارزوی خۆی شت بێنێ چۆن بێنێ چی بێنێ لەکوێ بێنێ ناوی چییە بۆچی بەکارێنێ چۆن بەکارێنێ ئەوە لە هیچ شوێنێکی دنیا ئەو ئازادیە نییە و ڕێگە پێدراو نییە لە کۆتاییان بەرنمەیەدا دەمەوێت باسێک لەوە بکەم کە چاندن لە نێو ئەم خانۆ پلاستیکانەدا دەبێتە هۆی زیادکردنی بەروبوومی ناوخۆیی تا ئاستی خۆبژێوی و بگرە زیاتریش بەڵام پرسیارێک لێرەدا دێتە پێشەوە کە ئایا تا چەند ئەم بەروبوومانە تەندروستن بۆ خواردن کە ئەم پرسیارش دەبێت لە نەبەرپرسەکان لەم بوارەدا وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک و کاتێکی خۆش تا بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ